هەروەکو مافی خۆتە ئەگەر بە حەڵاڵی نەخشەت هەبێ بۆ خانووت، بۆ سەیارەت، بۆ ڕازانەوەی ماڵت، بەڵام ئەبێ لە بیری نەکەین براکانم نەخشەیەکیش دابڕێژین بۆ گۆڕەکەمان، بۆ تەنگایی ناو گۆڕمان نەخشەمان هەبێ، ئەو گۆڕە بڕازێرینەوە. لەبەرەوەی گۆڕێکە براکانی من خۆتان دەزانن کە چوویتە ناویەوە ئەوەی یەکەم شەو بەسەرتا دێت شتێکی یەکجار ترسناکە. لەبەرەوەی تاکو ئێستاکە شوێنێکت لە ژیانتە نەبینیوە کە بچیتە ناو خاکەوە و خۆشەویستانت بانت بدەن خۆڵ بکەن بەسەردە بەتاقی تەنها بەڕوت و قوتی هیچ دەسەڵاتێکت نەبێت و بەجێت بێ هەڵێن. ئایا قەتاوقەت بیرمان لێ کردوتەوە نەخشەمان هەبێ بۆ قەبرەکەمان؟